بۆ یەکەم جار ماید ئین عێراق لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بە پشتیوانی وەزارەتی بازرگانی و پیشەسازی حکوومەتی هەرێم و بەشداری وەزارەتی بازرگانی عێراق یەکەمین پێشەنگای پیشەسازی و بەرهێنانی نیشتیمانی لە داتا 11/8 2021 لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی دەکرێتەوە. کارگە گەورەکان، کۆمپانیا و بەرهێنەکان لە کوردستان و عێراق بەشدار دەبن، دروستکراوی ناوخۆی وڵات مایش دەکەن. لەم پێشەنگایە بازاڕسازی بۆ بەرەمەکانی وڵات دەکرێ و ژێرخانی ئابووری بە پیشەسازی و بەرەمە نیشتیمانیەکان دەبوژێتەوە. هەمومان لە بوژانەوە و ئاوەدانی وڵاتی خۆمان بەشدار دەبین. مەید ئین عێراق لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی. بۆ بەشداریکردن 0751 741 48 10 0751 801 0252 مەید ئین عێراق.